ئێمە ئەمڕۆ بەشداریمان کرد لە چالاکیەکی یەکێتی سەندیکاکانی کرێکاران لێرەوە بە گەرمی دەستخۆشیان لێ یەکەین کە توانی ویانە خولێکی ڕاهێنان بکەنەوە بۆ کۆمەڵێک خانمی شاری سلەیمانی. خولەکەیان تەنها خولێکی ڕاهێنانی پیشەیی نییە، خولێکە ڕاهێنانە وشیاری یاسایی تایە، وشیاری تەندروستی و سەلامەی پیشەیی تایە کە ئەمە گرنگە بۆ کرێکاران. ئێمە وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە بەردەوامی لە ڕێگای سەنتەری ڕاهێنانی پیشەیەکانی خۆمانەوە خولی جۆرا و جۆر بۆ پیشە جۆرا و جۆرەکان ئەەکەینەوە بۆ گەنجانی هەرێمی کوردستان لە 7 سەنتەری پێشکەوتوو لە هەرێمی کوردستان. ئەم سەنتەرانەی ئێمە خولی جۆرا و جۆر بە پێی خواستی بازار بۆ گەنجان ئەکاتەوە، بەداخەوە کە بەهۆی قەیرانی داراییەوە چەندین ساڵە گەنجەکانی ئێمە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان ئامادەیەکان ئامادە پیشەیەکان دانەمەزراون و بێکاریەکی زۆر مەترسیدار لە ناو گەنجانە هەیە. بۆیە ئەرکی سەرشانی ئێمەیە ئەم خولە جیاجیانە بکەینەوە، فێری پیشەی جیاجیان بکەین، ئەو پیشانەی کە خواستی لەسرە لە بازار. بۆیە لێرەوە بەڵێن بە هەموو گەنجانی ئەم هەرێمە خۆشەویستە ئەین کە ئێمە بەردەوامە بین لەم خولانە، هەموو هەوڵێکی خۆمانە خەینە گەڕ لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان، ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی، لە ڕێگای ڕێکخراوە نێودەوڵەتی و ڕێکخراوە لۆکاڵیەکان کە پێشینە بۆ ئەم خولانە پەیدا بکەین و خولەکان بەردەوام بێت بۆی گەنجەکانمان ببنە خاوەنی بڕوانامە، ببنە خاوەنی پیشەی جۆرا و جۆر و دوجاریش وەکو کرێکار وەکو خاوەنکار مافەکانیان لە ڕێگای یاسا و ڕێنماییەکانی خۆمانەوە پارێزراو بێ وەکو هەر کەسێکە لە کەرتی گشتیە کارەکان. سوپاس بۆ ئێوەش. سەباتر بە ئەوانەی کە ئاڵوودەبوون، ئێمە وەک وەزارەتی کار پێمان وایە ئەمانە تاوانبار نین، نەخۆشن و ئەمانە نابێت کە سزا بدرێن، ئەمانە بێت چارەسەر بکرێن. بۆ ئەم بابەتە بە پێی یاسایی کە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کە ئێستا پەرلەمان پەسەندی کردووە، ئێمە پێویستە سەنتەرێک بکەینەوە بۆ ئاڵوودەبووانە. دیارە سەنتەرەکە ئەبێ سەنتەرێکی هاوچەرخ بێت